دیمەنی داخستنی بەشێک لە دوکانەکانی بازاڕی هەڵەبجەیە بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندانی مامۆستایان لەلایەن کاسبکارانەوە. ئەوان دەڵێن وەک هەڵوێستێکی مەدەنی ئەو کارەیان کردووە بۆ هۆی دابەژنەکردنی موچەشەوە بازاڕیان نییە. ئێمە وەکو کاسبکاری هەڵەبجە و ناو بازار حەزمان کرد بەشداری بکەین لەم ڕاپێوانە لەبەرەوەی حەقێکی شەرعی مامۆستایانە. بەڕاستی نەک مامۆستایان فەرمانبەران هەر هەموومان چون بەڕاستی ئێستا کاسبکار هەیە لەو بازاران ناتوانێت کرێی دوکانەکەی بە. پیشەوەرەکانی بازاری شنووریە کە کۆمەڵی خەیاتی هەساین بە بایکۆتکردنی دوکانەکانمان وەک پشگیریەک و ئەرکێکی سەرشانمان بۆ پاڵپشتی ئەم گشتێنی توێژی فەرمانبەران. شەقامی ئەمڕۆی خۆپیشاندانی مامۆستایان شەقامێکی خڕۆشاو بوو، وەڵامێک بوو بۆ ئاڵنگاریەکانی بەردەمیان کە داوایان لێ کردبوون کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنن، ئەوانیش ئەو داوایەیان ڕەت کردەوە. ئەمە دڵنیاین لەوە ئەوەی کە حەقی لایە داکۆکی لە مافەکە بێ بەردەوام بێت، بەردەوام بوون و کاکە پشتیوانی بۆ داواڕەواکە زیاتر بێ و هەر داوایەکیش ڕەوا بێ. ئێمە دڵنیاین کۆمەڵگە لە پشتیە بێ پشتیوانیە بێ. مامۆستایانی ئاینی و توێژە جیاجیەکانی دیکەش بە شێوەیەکی بەرفراوان بەشدار بوون لە خۆپیشاندانەکەدا بۆ پشتیوانیکردن لە داواکاریەکانی مامۆستایان و داواکاریەکانی خۆشیان. 4 مانگە مامۆستایان و سەرجەم فەرمانبەران لەسەر جادەن ئەبێ وەڵامیان بدرێتەوە. پشتگیری مامۆستایان و خۆمانەکەین کە داوای حەق و مافێکی خۆمانەکەین کە خەڵکی گیرفانی بەتاڵە باخەڵی بەتاڵە بازار وەستاوە سەرجەمی شوکار وەستاوە خەڵکی داوای قوت و بژێوی خۆیەکە داواکەین کەەوە وەڵامیان بدرێتەوە وەڵامان بدرێتەوە موچ و قوت و بژێوی خەڵکی بدرێت. من ئاگادارم خەڵکی واتۆ تێتی وەڵای 500 دینارم پێنێ بۆ نان بکڕم 500 دینارانی سوێنی خواردووە و دەتی نان لە ماڵەکەمانە تر لەوە زیاتر ئانی چی بێ. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن لیستی موچەمان ناردووە بۆ وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ، بەڵام گێجەڵمان پێدەکرێت. وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵیش دەڵێت تەواوی داتا و زانیاری موچەخۆرانی هەرێمی کوردستانمان پێنەگەشتووە. تا ئێستاش چارەنووسی موچەی سێمانگی کۆتایی ساڵی ڕابردوو موچەی مانگی یەکی ساڵی 2024 بە نادیاری ماوەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.